سڵاو ئەم کاتتان باش بڕگەی ئەمڕۆمان تایبەت بە کاردیۆیە جیاوازە لە بڕگەکانی ترمان هەر یەکە لە ئێمە پێویستە ڕۆژانە کاردیۆ بکە کالۆری بسووتێنێ چەوری بتوێنێتەوە ئەگەر لە ماڵەوە پاسکیلن نییە ئەتوانی ڕۆژانە 35 دقە بۆ 45 دقە ڕۆشن بکەی پیادە لەبەرەوەی هەموو کەسێک پێویستی بە کاردیۆیە بە دەرەجە یەک شەرت نییە بڵێن کاردیۆ بەس سەبارەت بە پاسکیلە پەتپەتێن کاردیۆیە مەلەوانی کاردیۆیە باند ڕۆشتن هەر کاردیۆیە ڕۆشتنی پیادە لە دەرەوە هەر کاردیۆیە ئەتوانین بەم شێوەیە ئەنجامی بین لە ماڵەوە ئەگەر پاسکیلمان هەیە بە شێوەیەکی وەرزشی ئاسان تەمرینەکانمان ئەکەین بەم شێوازە پشتمان ڕێک یەکەم شت دەست ئەگرین بە بەشی سەرەوەی پاسکیلەکە لێرە ڕێسیدانسمان هەیە ئەتوانی ئەمە بە پێی هیلاکی خۆت چەندێک بتانی کە پایدەر لێی لێرە یا ڕێسیدانسەکە قورس بکەی یان ئاسانی بکەی هەموو ڕۆژێک کە دەسەکەی بە کاردیۆ ئەگەر بە پاسکیل کاردیۆ بکەی جوڵە بکەی لێرە دەرەجەی هەیە ئەبێ هەموو ڕۆژێ دەرەجەیەک زیاد بکەی لەبەرەوەی تۆزێ قورستر بێ بە شێوازی هەر لەسەر و ڕیتمە نەڕۆی کە بڵێ من بە ئاسانی کاردیۆکەم بەم شێوەیە پشت ڕێکە بێ تەمرین ئەکەی ئەتوانی دوای ئەوە بڵین چەند دقەیەک تەمرینەکەی ئەو ئێستا من بۆ نمونە ئەتوانم سەعاتێک سەعات و نیوێک من کاردیۆ بکەم پاسکیل بکەم بەڵام ئەو کەسانی کە بیدایەت دەست پێەکەن ئەتوانن چارەکێ 20 دقە کەمتر نەبێ کاردیۆ بکەن بەم شێوەیە دوایەوە شێوازی دەستگرتنەکەمان دەستمانەکەین بە شێوەی سێ گۆشە پشتمان هەر ڕێکە خۆمان نزم کردوتەوە ڕانمان ئەیا لە ورگمان هەناسە هەڵمژی ئەیتەوە هێواش هێواش هەڵەسینەوە بەم شێوەیە لەبەرەوەی زیاتر ئیسفادەی لێ بکەی کالۆری بسووتێنی پشتمان ڕێکە بێ هەناسە هەڵمژین و ئەینەوە سکمان ڕقەکەین هەر بەم شێوەیە هەڵەسینەوە دوایی دەسەگرین بە بەشی خوارەوەی پاسکیلەکە لێرە شێوەیەکی تۆزێ کەمبور دروستەکەین بەڵێ دوایی بە شێوازێکی وەکو بڵێن شناو بەڵام پشتمان هەر ڕێکە لێرەیە قۆڵمان بەم شێوەیە ئەوەستێ هەنا ساڵم ژی ئەیتەوە لە کۆتاییە دانیشی یەکسەر داناوەزی لەبەرەوەی بەیسراحەت تۆ چەندێکە جوڵە و کردووە ناتوانانی یەکسەر بوەستی بەم شێوەیە تۆزە بەردەوامە بی هیوادارم سوودی لێ ببینن کاتێکی خۆش بە هیوای تەندروستیەکی باش